روزان جشن قربانی دا و که خودین هاوینگهان لسنوره قضای آکرید بیجن روشا گشتیاری لآکرید گشکرنه دا بویا و لچاف سالن بوری هجمارک زیده تر گشتیار هاتین سنوره قضای آکری تایبت لهاوینگهن سیپا و بجیلو گلی زنتا خودین واند بیجن پرانیا گشتوانان عربنو اف قربالغیه پشتی 25 روژا تیتن کودرین گشتیاران بسر عربان دا هاتین فکرن بو هرما کردستانه والله الحمد لله قالك باشا لا تصاف بري 2 صاله 3 صاله يعني چونك بري 2 صاله هنبوا قبات بو بس انه الحمد لله يعني بري 25 روجا يعني حتى 25 روجا قالك شوله باشا الحمد لله والله اخر خلك باغدان اخر شركه وجروب انه نخوت سياري شخصي يعني اهل يعني ممنوع عائله داخل الا الشركات نبي جروب نبي يعني نشن داخلي هبلي ربن لهاوینگه ها بجیل خزان عرب و کرد و مسیحی تین دیتنو که اف مالباته جی پنابرنو رول پیشمرگی بلند نرخیننو اف هاوینگه جی بدل وانن نحن جايين من قرية من ناحية القش يعني زينة يمنا اكو حماية بيشمرقة بتلسقف حماية ونحن ما نخاف بصيد الله وصيد كردستان ما نخاف گشتوانین هاوینگهن آکره گلیجی هناود خوازن گشتو گذار پتر گرنگی لواران بداتن اما له ليري هاتينا ئاسی خزمەتگوزاری بەڕاستی ئێستان پێویستە زیاتر احتیمام بە وەزعانە بدرێ لەبەرەوەی هەر وڵاتێک اعتیماد بکاتە سەر زێڕی ڕەشنەوت بەڕاستی ئەوە باش نییە ئەمە زۆر شتی کەمانەیە وەکو زراعەت و وەکو گەشتیاری بەڕاستی گەشتاریەکانی کوردستان زیاتر تیجارینە یعنی زیاتر حەز دەکەن خەڵکی منتیقە ئیستیفادە بکەن قەیدینە بەس بە شێوەیەکی پێشکەوتوو داخوازه کادن یا گشتیاران او کارمندین شهرزال جهین گشتیاری ریبریا گشتوانان بکنو لیوان جهان بهنه دام از راندن ودا لحکومت هێرمی کوردستان دەکەم بەڕاستی هەتا زووە دەستەی گەشت و گوزار ئاگادار کاتەوە مۆزەف یاخود فەرمانبەری تایبەت بە خۆی لە شوێنە گەشتیاریەکان دانی و ڕێنمایی خەڵکی بکەن ڕێنمایی گەشتیاران بکەن بە هەموو شێوازەکان هەم لە پاک و خاینی هەم لە دێرین و مێژووی ئەم شوێنەی کە خەڵک دێتە سەردانی دەکات سروکی لجنا پیشوازیکرنا گشتیاران لآکری بو این آرتی دیار کرد وانا پلانک تکمه هبویا و چو حالت پفچون و شران هاتینه تومار کرنو امارکا دروس یا گشتیاران جیل بردست نبود روزان جشنی دا واتا ئێستا کێشەشی هەوامان تۆمار نەکرد کەجێ باسکردن بی ئەوەش دەگەڕێتە بۆ سەرکەوتنی بۆ پلانەی بەڕێبەراتی گەشت و گوزاری ئاکرداینەوە کە لە ڕۆژانی پێشی جەژن تا دوایین ڕۆژی جەژن بەردەوام دەبێت. قضای آکری خودی سروشتکی خورسک و چیا و سیلاو رند و قشنگه سالانه ده هلکفتن آینی و نتوایی دا خلکه که زور قصد سنور وید کتن گهدار زباری NRT هاوینگه ها بجیل لسنور قضای آکری